تي دولة أو فلسطيني ويجد شيء الأخوان بخلي ساعتين
Yanı bırak kısa. Kısa bir pirinci.
Aj, to też dla wroża. Wiesz go, które? Czego? Czego walczy kaka? Miał
خدمة
چه جماعت چه پخلار یک زور نه هر آنجا کامera kadar değil. Tamam dostum. Tamam. كان خلي لقازيد يقلق لقازيد يا هلا هذا استشير فرقة Yana koy. Kurban.
حتى حزر بريكولا كذا موضع يقول له توليد هذا اشتكى
شسته
في نفر بممكن يدابر
ده رقمه اشتاق 79 دقيقة كم؟ أنا إضافي شيء لسه دي دقيقة إضافي غير ريكورد
اضافي شو ممكن ما اضافي
سەرەتا بەخێرات نیوە دەکەن بەڕاستی ئێمە هەلە سەرەتای دەورێکە بڕیارمان داوە کە لە ناو یاریگای خۆمان خاڵە دەست ندەین ڕاستە هەندێک جار ئاستت خراپە و ئەنجامە دەست دێنی و هەندێک جار ئاستیش باشە لەوانەیە ئەنجامە دەستێنی بەڵام سپاس بخوا ئەوڕۆ توانیمان لە جێمی یەکەم فرسەمان هەبوو بەڵام نەمانتوانی فرسەکەم خۆزینەوە لە جێمی دووەم توانیمان لە سەرەتای یاریەکە هەوڵ بدەین بۆی گۆڵ تۆمار بکەین و پارێزگار بکەن لە پێشەنجی ڕیزبەندیەکە و سپاس بخوا توانیمان گۆڵێک تۆمار بکەین و احتفاظ بە گۆڵەکەمان بکەین ڕاستە تا ڕادەیەک ئێمە لە ئاخیرەکان کشاینەوە بۆ گۆڵ خۆمان بۆی احتفاظ بە گۆڵەکەین چکە هەندێک جار ئەنجامەکە کە لە سەدارە بێت ئەنجامەکە گرنگە بۆی ئەگەر دیفاعیش بکەی بۆی لە پێشەنجی ڕیزبەندەکە بمێنەوە سپاس بخوا ئینشاءالله لە یاریەکانی داهاتوش هەوڵ دەدەین پارێزگاری لە پێشەنجی ڕیزبەندەکەمان بکەین و سەرکەوتنەکان پەرە پێ بدەین ئینشاءالله سپاس دەستان خۆش بەڕێز والله بس حسابي او جولي براستي يعني شتي نبو جول نبيتم براستي يعني دوسيزا متردد بولا السافرة اليداني حزكم إعادة بكاتو حكم ومشرفي أوي حكام شيء دوباره بكاتو بلام لسكو ياري شزوزو باجبو نادي هندرين بلينا لي لا الريزباندية كما فريق شزور باجون فريقي مش بأسة باج ياريان كده أو الرياضيات يك بهيس يعني نتيجة باش اليوم